فتواکەی مەلا خەلیل هەندێک لە بیرمەندە کوردەکانی ئاین پێیان وایە کورد باجی ئەوە دەدات کە ناتوانێت وەک میلەتانی تر ئاین لە پێناوخۆیدا بەکاربهێنێت، بەڵکو هەمیشە پێچەوانەکەی بووە و بە ئاین سەرکوت کراوە یاخود مافی خوراوە. بەڵام هەندێک نمونە لە مێژوودا هەن کە زانا و مەلاکانی کورد ئاینیان لە بەرژەوەندی نەتەوەدا بەکارهێناوە. یەکێک لەو نمونانە فتواکەی مەلا خەلیلی گۆڕەمەریە. مەلا خەلیل یەکێک بووە لە زانا و مەلاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچەکانی موکوریان و سەردەشتدا. چیرۆکەکەی بەو جۆرەیە کە لە ساڵی 1928دا حکوومەتی ڕەزاشەی پەهلەوی لە ئێران بە بڕیارێک پۆشینی جلی کوردی قەدەغە دەکات. ئەویش لە چوارچێوەی ئەو ڕێکارانەدا بوو کە حکوومەت ویستویەتی یەکپۆشی لە وڵاتی ئێراندا بسەپێنێت. لە دژی ئەم بڕیارە ناڕەزایەتیەک لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست دەبێت، بەڵام تەنیا یەک کەس دەست پێشخەر دەبێت بە وەستاندنەوە دژی بڕیارەکە، ئەو کەسەش مەلا خەلیل دەبێت کە بەو دەسەڵاتە ئاینی کە هەیەی فتوایەک دژی بڕیارەکە دەدات و بە ناشەرعی دادەنێت و هەموو هەڵگەڕانەوەیەکی چەکداریش لە دژی بڕیارەکە بەواجب دادەنێت. لە پاش ئەم فتوایە ناڕەزایەتیەکان گۆڕان بۆ ڕاپەڕینێکی گەورە و تەواوی شارە کوردیەکانی گرتەوە. بەمەش حکوومەتی ڕەزاشە کەوتە سەرکوتکردنی ڕاپەڕینەکە و پاش چەند هەفتەیەک بە زەبری هێز بە تەواوەتی ڕاپەڕینەکە سەرکوت کرا. مەلا خەلیلیش کە وەک ڕێبەری ئەو ڕاپەڕینەوە بوو بەرەو باشووری کوردستان کشایەوە، بەڵام کاریگەری ئەم ناڕەزایەتیە و لە ناویشیدا فتوە ئاینیەکەی مەلا خەلیل وای کرد کە هیچ کەس کار بەو بڕیارەی حکوومەت نەکا و وردە وردە بڕیارەکە هەڵبوەشێتەوە. مەلا خەلیل دۆڵەمەڕەیی لە ساڵی 1955 کۆچی دوایی دەکات، بەڵام بەو هەڵوێستەی لە ژیانیدا ناوی خۆی خستە ناو ناوە زیندوەکانی مێژووی ئەم نەتەوەیەوە.